بە هیچ شێوەیە خواردنیسە ئاربانە مەخۆن و لێ دوورکەونەوە. شەوی ڕابردوو بڕێک گۆشتی هندی لە شاری سلێمانی لەلایەن لیژنەکانی قایمقامێت و ئاسایشی سلێمانیەوە دەستی بەسەردا گیراوە کە ئەمە وای کردووە چاوەکان زیاتر لە سەر شاری سلێمانی بێت بۆی کە لە ڕۆژانی جەژندا گەشتێری زۆر ڕوو دەکاتە ئێرە بۆی خواردنی خراپێن پێ دەدرێت. دەچمە لای ئازاد نەبی نوێنەی تەندروستی لە قایمقامێتی سلێمانی سڵاو لێ بێ کاک ئازاد. ئەو گۆشتی دوێنێ شەو گیرا هۆکارەکەی چی بکە گیرا بڕەکەشی چەند بوو؟ سپاس بۆ ئێوە تەمان دوێنە شەو لەسەر زانیاری ئاسایشی سلێمانی شوێنێک ماڵێک لە گەڕێکی خەبات بڕێ گۆشت دەستی بەسەرا گیراوە کە بڕەکەی نزیکی 500 کیلۆ ئەبێت. ئەوش گۆشتی هندی و ئەم جگەری هندی جگەری ئاژەڵی هندی جگەری مریشکی بەست و لەگەڵ هەندێک گۆشتی تر کە بە شێوازێکی ناتەندروست زانرا بوو دەستی بەسەرا گیرا لەلایەن لیژنەی ڕێستۆرانتەوە چوون بەڵام بە زانیاری ئاسایشی سلێمانی. باشە کاک ئازاد هۆکار چێکە دەستی بەسەرا گیرە گۆشتی هندی نابێت بخورێت ئەمە نەخراپە؟ طبعا بەنووسراوی وەزارەتی کشت و کاڵ و ڤێتەنەری گۆشتی هندی ماوەیەکی زۆرە قەدەغە کراوە لەبەر ئەوەی گۆشتی هندی بڕێکی زۆر لە مادەی نێتراتی سۆدیۆم موادی حافزە کە لەسەر وستان دەرەوەتیەدایە. ئەم موادەژ یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە ئەگەر بڕێکی زۆر بچێتە لەشمان یا بە بەردەوامی بە مروری زەمان ئێمە ئەو گۆشتە بخۆین ئەم مادەی لە لەشمان کۆ بێتەوە ئەبێتەوە هۆکار بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. کاک ئازاد من هاوڵاتیەکەم ئەچمە سەر عەرەبانەیەک یا لە دوکانێکە لە فێکی گۆشت ئەمەیە بخۆم یاخود لە فەی جگەر بخۆم چۆن جگەرەکە یا گۆشتە بناسمەوە کە گۆشتێکی شیاوە یاخود هندی نییە. من هەمیشە ئەوەمان وتۆمەوەکو لایانی تەندروستی من وەکو نوێنەری تەندروستی بە ڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی هەمیشە ڕێنمایمان ناو بە هاوڵاتیان بە هیچ شێوەیە خواردنی سەردانە پۆشرا و یا خواردنی ئاربانە نەخۆن. من ناتوانم پێت بڵێم بڕۆ و مریشکە ئەو جگەرە یا ئەو گۆشتە بخۆ ئەمە یا شتێکی باشە یا پشکنینی بۆ کراوە. بە هەموو شێوەیەک من ڕەتی ئەەکەمەوە ئەگەر هاوڵاتیان بچێت لەسەر ئاربانە یا لەسەر شوێنی یا لە خواردنێک کە دانە پۆشرا و بێ بیخوات. من ڕێنمای هاوڵاتیانەکەم کە دوورکەونەوە لەو خواردان. گۆشتەکە بڕەکەی چەند بوو کە گیرە؟ نزیکی بە هەمیەوە نزیکی 500 کیلۆ 516 کیلۆ پێما بێ ئەوە نەبوو بە جگەرەکانیش بە جگەرەکان و بە هەمیەوە کە دەستی بەسەرا گیرا و لەگەڵ چوار بجەبی دەست دەستی بەسەرا گیرا. ڕۆژانی جەژن گەشتارێکی زۆر سەردانی ئێرەکات چیەکەن ڕێکارەکانتان چیە چۆن چاوەکان زیاترە بێت لەسەر ڕێستۆرانتەکان؟ ئێمە تەوان بۆ معلوماتە دەرمەکو زانیاریەک ئەمڕۆ ئێمە وەکو لیژنەی باڵا و لەگەڵ لیژنەکانی تر و هێزی ئەمریمان لەگەڵا بوو سەردانی شوێنەکانمان کرد. ئەمە بە تایبەت بۆ ئەوانەی کە گۆشتی قوربانی ئەکەن یا بۆ ئەو کەسانی کە کڕین و فرۆشتن بە ئاژەڵەکەن ئەمڕۆ ئێمە سەردانی ئەو شوێنانەمان کرد بە هیچ شێوەیەک هیچ ئاژەڵێکی لێ نەبوو چووکە ئەوان سەرەتا ئیشەکەن سەرەتا شتەکان دائەنێن ئەو ساکبووی لە جژنا ئاژەڵ بفرۆشن. ئەمە وەکو ئەوە ئەمڕۆ ئیشی ئێمە ئەوە بوو سەردانی ئەو شوێنمان کرد بەانی سەردانی ئەو شوێنانەی هەمان شوێنەکەی بزانین ئایا ئاژەڵە هەن یان ناوچکە با هەموو شێوەیەک کڕین و فرۆشتنی ئاژەڵ لەو شوێنانەدا کە پار ساڵ کراوە یا ساڵانی پێشوو قەدەغەیە. ئەمە بەنسبەتەوە بەنسبەت ڕۆژانی جەژنیشەوە ئێمە وەکو لیژنەی باڵا و لیژنەکانی تر هەر چوار ڕۆژی جەژنەکە دەرچوونمانەبێ بۆ شوێن بۆ بازار بۆ شوێنە گشتیەکان بۆ شوێنانی کە گەشتیار ڕوتیەکە بزانین پشکنون بە دوواداچوون بزانین تا چەند ئەوان پابەندی ڕێنمایەکان. وەدا پرسیارم هاوڵاتیان خواردنی سەر عەرەبانە بخۆن؟ بە هیچ شێوەیە خواردنی سەر ئاربانە مەخۆن و لێ دوورکەونەوە. سپاس بۆ ئازاد نەبی نوێنەری تەندروستی لە لیژنەکانی قایمقامێت. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون شەوی ڕابردوو 516 کیلۆ لە گۆشت و جگەری بەستووی خراپ بوو هەم ئەو کە پێشی دەوترێت لە هاوڵاتیاندا هەندی کە دەستی بەسەردا گیراوە سەرجەمی لە ناو دەبرێت. پاشان ڕێنمایی لیژنەکانی قایمقامێت بۆ هاوڵاتیان ئەوەیە کە خواردنی سەر عەرەبانەکان نەخۆن لەو شوێنانی کە ساڵای ڕابردوو ئاژەڵی لێدەفرۆشە لە ئێستادا ئەو شوێنانەش ئاژەڵی لێ نافرۆشرێ و چاوەکان زیاتر دەبن لە سەر شاری سلێمانی و بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان.